بە چەند هۆکارێک کە بەرپرسانی ئیداری شاری هەولێر بە کەمتەرخەمی ناوی دەبن بۆ هۆی ئەوەی لە گەورەترین شاری یاری لە پایتەختی هەرێمی کوردستان بەهۆی ڕووداوێکی نەخوازراوەوە 3 کەسی یەک خانەوە دەجیان لە دەستدەن و 2 کەسی دیکەش بریندار ببن. قایمقامی هەولێرش دەڵێت بەهۆی ئەو ڕووداوەوە تا ئێستا 3 کەس دەگیر کراون و لێکۆڵینەوەکانیش بەردەوامە. ئێمە هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کە لە ڕووی سەلامەتیەوە هیچ کێشەیەکیان نییە، بەڵام پێویستە چ ئەو هاوڵاتیانی سەردانی ئەو شارانە دەکەن، چ ئەو کارمەندانی کە لەو شوێنانە کار دەکەن پابند بن بە ڕێنماییەکان. پێویستە دەوراتی پێویستیان بۆ بکرێتەوە کارمەندەکان بە تایبەتی بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی ڕێک و پێک کارەکانی خۆیان ئەنجام بدەن و هاوڵاتیانیش پارێزراو بن لەم جۆرە ڕووداوانە. وتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستانش ئاشکرای دەکات بەشێک لەو پرۆژانە پەیوەندی بە دەستەی وەبەرهێنانەوە هەیە و کە دەبێت لە کاتی وەرگرتنی مۆڵەتدا ڕەچاوی ڕێنمایەکان و مەرجەکانی سەلامەتی هاوڵاتیان بکەن، چونکە پاراستنی گیانی هاوڵاتیان لە سەرووی هەموو شتێکەوەیە و نابێت فرامۆش بکرێت. دەستەی گەشت و گوزاریش بەردەوام بە دەودەچوون بۆ ئەو مەبەستە دەکات. خاوەن پرۆژەکان ڕاچاوی سەلامەتی گیانی هاوڵاتیان بکەن، چونکو گیانی هاوڵاتیان گرنگترە لە هەموو پرۆژەیەک و گرنگترە لە هەموو سەرمایەک. بۆیە بەردەوام تیمەکان و بەڕێوەبەرایەتەکانی ئێمە تاکید لەسەر ئەو بابەتان دەکەنەوە، بەڵام لە هەمان کاتیشا دەبینین لێرە و لەوێ هەندێک جار ئەحمالی هەیە و دەبێتە هۆی ڕوودانی ڕووداوێک و لە هەمان کاتیشە لەلایەن هاوڵاتیانیشەوە هەندێک جار پابەند نابن بە ڕێنمایی ئەو شوێنە وەکو بووی دانرایە، بۆیە ڕووداوی لێ دەکەوێتەوە کە بە هەردوو شێوە هاوڵاتیان کە زەرمەندە بن جێگەی نیگەرانی ئێمە. بە بەردەوامی لە شوێنە گەشتیارەکان بە هۆکاری جیا ڕووداوی جۆراوجۆر ڕوودەدەن، ئەگەرچی لایەنە پەیوەنددارەکان بەردەوام جەخە لەسەر ئەوە دەکەنەوە کە ڕێنمایی و مەرجی پێویست دراوە بە شوێنە گەشتیاریەکان، بەڵام دەبینین شوێنە گەشتیارەکان پابەندی ڕێنمایەکان و مەرجی سەلامەتی هاوڵاتیان جێبەجێ ناکەن و بەهۆی کەمتەرخەمیەوە ڕووداوی نەخوازراو ڕوودەدەن. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.